بەڕێوەبەرایەتی پۆلیسی دارستان و ژینگەی سلێمانی پرۆژەیەک پێشکەش دەکەن بۆ زیاتر هۆشیارکردنەوەی کۆمەڵگە لە پاراستنی ژینگە و سروشتی کوردستان. بەڕێوەبەری ڕاگەاندن و پەیوەندیەکانی بەڕێوەبەرایەتی پۆلیسی دارستان و ژینگەی سلێمانی ئاماژەی بەوە کرد پێویستە تاکەکان هەر لە منداڵێوە ڕابهێنرێن لەسەر خۆشویستنی سروشت و ژینگەکەیان. خولانی کە ئێمە ئەیکەینەوە ئایا خولەکە بە پێشانگا و بە سمینار و بە داداشۆ بە هەر شێوەیەک ئەیکەینەوە مەبەستمان لەوە شیارکردنەوەی ئەم چاوگەشانەیە مەبەستمان لەوەیە کە ئەمانە زیاتر پەروەردە من لە ڕووی سروشت و ژینگە و خۆشەویستیان بۆ سروشت و ژینگە هەبێ بۆ ئاژەڵ و باڵندەکانە بێ بۆ داری دارستانەکانە بێ لە ئەمانەوەی دوا ڕۆژن زۆر زەرورە ئەمانە لە ئێستەوە ئاستی ڕۆشنیا بەرز بێ خۆشەویستیان بە سروشت و ژینگە هەبێ. ئامارەکانی پارساڵ بکەین 595 وڵاتی دەستگیر کراوە جۆری دەستگیرکەکان و سەرپێچەکانیان دیارە جۆرا و جۆرە. مامۆستایان بوونی ئەم خولانە بە گرنگ دەزانن بۆ زیاتر ڕاهێنانی منداڵان و پەروەردەکردنیان کە چۆن ژینگەکەیان بپارێزن. لە مناڵیوە ئەبێ وشاریکەیتەوە ئەگەر لە مناڵیوە وشاریکەیتەوە زیاتر ڕایەت لەسەر شتەکان. کوێ هاتووی؟ ئەمڕۆ هاتووم بۆ لای پۆلیسی دارستان. بۆچی هاتووی؟ کە ژینگە پیس نەکەین کە ئاژەڵەکان ئازاریان نین. نابێ سفرەدی نابێ ئازەڵەکان بێ. ئاوهەوا و ژینگەی هەرێمی کوردستان تایبەتمەندی خۆی هەیە و پاراستن و خۆشویستنی ژینگە ئەرکی هەر تاکێکی نێو کۆمەڵگەیە بە تایبەت منداڵان ڕابهێنرێن و فێر بکرێن لەسەر چۆنیەتی پاراستنی ژینگەکەیان. هێژین لەتیف، گەلی کوردستان، سلێمانی.